مزگاوت مزگاوت ای خوشترین جێگا ژینی من مزگاوت مزگاوت ای پەرزگا و سوزدەگاهی دینی من ڕۆحی ئاڵۆز لێرە شادە و بێخەما لێرە ئارامە و دڵی پڕخامی من ڕۆحی ئاڵۆز لێرە شادە و بێخەما لێرە ئارامە و دڵی پڕخامی من مزگاوت مزگاوت ئەی خۆشترین جێگا ژینی من مزگاوت مزگاوت ئەی پەرزگا و سوزدەگاهی دینی من ئەو مزگەوتە پێشەوەی باوکی ڕەحمەتیم ئەمری خوای بکە داوای کرد لەسەر وەسیەتی خۆی کە لە دوای مردنی خۆی مزگەوتێکی لە بۆ دروستکەم ئەمیش لە دوای مردنی خۆی هەستم بەوەی پرسیارم کە بزانم لە شوێنێک مزگەوتێک بێت جێگایەکە بێت بتوان مزگەوتی لێ دروست تەماشای مزگەوتەکەمان کە مزگەوتێکی گچکە بوو جێگای بچینە 300 کەس دەبووە ماشەڵڵا ئێستا جێگای 1000 کەسی زیاتر لێ دەبتەوە ساڵی دروستکردنەکەی لە 4 دوازدە 2021 دەستمان کرد بە دروستکردنی ئەو مزگەوتەوە بە ماوەی 2 ساڵ الحەمدولillah توانیمان تەواو کرد ئێستاش ئێوە بەشدار لە ئاهەنگی تەواوبوونی مزگەوتەکە زۆر دڵخۆشین کە وەسیەتێکی باوکمان جێبەجێ کردو دوایش واجبێکی ئاینیمان جێبەجێ کردو کە پێویستە لەسەر هەر موسڵمانێک کە توانای هەبێ مزگەوتێک دروستکە خەستەخانەیەک دروستکە جادەیەک بیرێکی ئاو دەماڵەیەتی بتوانی ڕاتبیان لە بۆ بڕتەوە هەموو کاری خێرە گەردڵی پاکم بەخەم تۆزاوی بوو مزگەوت تۆ شوێنی دڵشۆرینی من گەردڵی پاکم بەخەم تۆزاوی بوو مزگەوت تۆ شوێنی دڵشۆرینی من مزگاوت مزگاوت ئەی خۆشترین جێگا ژینی من مزگاوت مزگاوت ئەی پەرزگا و سوزدەگاهی دینی من مامۆستا ئازادی حاجی ڕەزا کە دیارە وەسیەتی باوچێتی ڕەحمەتی خوای لێبیتن ئەو مزگەوتەی کە لەسەر وەسیەتی باوچی دروستی کردیە دیارە کە وەسیەتی کردیا لە بۆم مزگەوتێک دروستکە لە شوێنێک دیارە قەدەری خوای گەورە و قسمەتی خوای گەورە هینای لە گوندی عارەبکەند دروستی کردیا ئێمە وەکو هاوڵاتی گوندی عارەبکەند و دانیشتوانی عارەبکەند بە گەورە و گچکە ژن و پیاوەوە هەموو چین و توێژەکان دەستخۆشیمان هەیە لە بۆ مامۆستای بەڕێز مامۆستا ئازادی و پیرۆزبایی لە خوشکبرایان هەموو هاوڵاتیانی عارەبکەند دەکەین و پیرۆزبایی لە خۆمان دەکەین خوای گەورە دەربارەی مزگەوت دەفەرمێت لە قورئانی پیرۆز وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا وأن المساجد مساجد طبعا جمعی مسجدیە مسجد واتە سوزدەگا جێگای عیبادەت و کوڕنۆش و خوا لە خۆ ڕازیکردن سبحانه وتعالى في بيوت أذن الله خوای گەورە لە ماڵەکان لە ناو ماڵەکاندا هەندێک لە ماڵەکان بڕیاری دایە یعنی ئیزنی دایەکەوە ئاوەدان بکرێتەوە و بینیا بکرێتن خۆشبەختی لە ئەو کەسێکەوە مزگەوتێک دروست دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەربارەی مزگەوت دەفەرمێتن مزگەوتێکی بچووک دروست بکرێتن ئەگەر بەقەدەر لانەیەکی قەتێ بیتن بە باڵندەیەک بیتن خێر و پاداشتی زۆرە جاتی جای ئەوەی کەوا مزگەوتێکی ئاوا لە بۆمان دروستکرایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێتن پیرۆزترین جێگا لەسەر ئەو زەویە ئەو مزگەوتەیە ئەوەی کەوا مزگەوتێک کەوا گوندێک شارێک گەڕەکە مزگەوتی لێیە ئەو شوێنە زۆر پیرۆزە بۆیە خوای گەورە سبحانه وتعالى و پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێزێکی زۆری لە بۆ مزگەوت و ماڵی خوای گەورە دانایە بۆیە ئێمەش پێویستە هەموو چینی توێژێت ڕێز لە مزگەوت و ماڵی خوای گەورە بگرین گومان لەوەدانیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام کە یەکەم کاری گرنگی کرد لە شاری مەکە چۆ شاری مەدینە مزگەوتی دروست کرد لەبەرەوە مزگەوت یەکەم پێگەی ئیسلامە دەتوانی پرۆژە کار چاڵاکی خزمەت قوتابخانە نەخۆشخانە و هەروەها میوانخانەی تێدا دروست بی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام وا بووە ئەگەر تەماشا دەکەین هەموو شاعیران هونەرمەندان و هەموو کەس و کەسایەتەکان تەنانەت سەرکردەکانیش زۆرینەی لە ناو مزگەوتدا فێرە عیلم و زانست و تەکنۆلۆژیا و هەموو ئەو بابەتانە بوونێ لەبەر هەندێ پێویستە مزگەوت زیاتر ڕۆڵی خۆ دەوری خۆ کاریگەری خۆی بینی